لەم کورتە لایڤەدا باز لەوە بکەم کە بەڕێوەبردنی سەرچاوە مرۆییەکان چییە و هەروەها بەرنامەڕێژی زمانی دەماری چییە و چۆن ئەکرێ ئێمە بە سوودوەرگرتن لە بەرنامەڕێژی زمانی دەماری بتوانین سەرکەوتووانە بەڕێوەبەرێکی باش بین بۆ سەرچاوە مرۆییەکان. بەڕێزان، وەک ڕوون و ئاشکرایە هەموو کۆمپانیایەک کاتێک ئێمە ئەڵێن ڕێکخراو، هەموو ڕێکخراوێک کە ئەڵێن ڕێکخراو، مەبەستمان لە ڕێکخراو چییە؟ مەبەستمان لە هەموو دەستگایەکە، چ ڕێکخراو بێ، چ ڕێکخراوێکی بۆ نمونە حکوومەت بێ، حیزب بێ، کۆمپانیایەک بێ، هەموو ئەوانە پێیان ئەوترێ ڕێکخراو. جا لە پەیکەری ڕێکخراودا کۆمەڵێ بەش هەیە. ئەم بەشانە بۆ کار ئاسانیە، بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین کۆنترۆلی بکەین و بتوانین بەڕێوەی بەرین. جا بۆ ئاسانکردنی بەڕێوەبردن هەموو دەستگایەک هەوڵەدرێ کە دابەش بکرێت بە شێوەیەکی گشتی. هەر کۆمپانیایەک ئەمڕۆ پێویستە کە دابەش بکرێ بە چەند بەشێکەوە، بەشەکان بەم شێوازە بن کە من ئاماژە بە گرنگترینیان ئەەکەم، واتە ئاماژە بە 5 یەک لە بەشە زۆر گرنگەکانەکەم کە پێویستی سەرەکین لەوەی لە هەر دەستگایەکە هەبن. خۆ ئەگەر هاتوو کۆمپانیایەک یان ڕێکخراوێک یان تەنانەت کەرتە حکوومیەکان کە ئەمڕۆ باسی لێوە ئەەکەم، ئێمە گرفتمان هەیە لە بەڕێوەبردنی زۆرێک لە بەشەکان لە بەڕێوەبەرایەتیەکان لە کوردستانە، چونکە سیستمی بەڕێوەبردن سیستمێکی دواکەوتووە، سیستمێک نییە لەگەڵ ئەم سەردەما یەک بێتەوە. بەڵام من لە چ لەم لایڤە و چ لە ئایندەیەکی نزیکە کە لە کۆرسێکا منم بابەتە ئەڵێمەوە، هەوڵێم باز لەم سەردەمە بکەم، باز لەوە بکەم کە تۆ ئەگەر ڕێکخراوێکت هەیە، ئەگەر تۆ دەستگایەکە هەیە، چۆن بتوانی سەردەمیانە بەڕێوەی بەری. تۆ ناچار نیت ئەو سیستەمە کۆنەی کە لە هیچ شوێنێ نەماوە تەنها بەداخەوە کە لە کوردستانە لە زۆرێک لە دەستگا حکومی و کەرتی تایبەتە زۆرێک لە کۆمپانیاکانە بەڕێوە ئەبرێ بەو شێوازە، ئەوە تەنها لەوێ ماوە و تۆ ئەکرێ فێر ببی بزانی بەڕێوەبردن لەم سەردەما چۆنە و تۆ چۆن بتوانی بەبی زانستی ئەم سەردەمە، نەک تۆ بی ئەوەی کە ئێستاکە بەکارێکی ساڵی 1960 و 1970 تۆ بیت بەو سیستەمە بتێ باشتریکەی، اینجا بڕۆی بۆ ساڵی 80کان بزانی بەڕێوەبردن چۆن بووە، پاشان بزانی ساڵی 90کان و بەرە بەو شێوازە تۆ هەر لە دواکەوتوویە ئەمێنیتەوە لە کاتێکا کە ئەتەوێت دەستگایەک بەڕێوەبەری لەم سەردەمی پێشکەوتنی تەکنۆلۆژیە. بۆیە من باس لەوە ئەەکەم تۆ لەم سەردەمە پێشکەوتووە چۆن ئەتوانی دەستگاکەت بەڕێوەبەری، کۆمپانیاکەت بەڕێوەبەری. چ بەشێک؟ ئەو بەشەی کە ئێمە ئەزانین پێی ئەوترێ HR یان Human Resource. ئەگەر تۆ خۆت بکەیت بە هەر دەستگایەکی حکوومەتی هەرێمە، وەزارەتەکان، بەڕێوەبەرایەتیەکان، شتێکی وا نابینیت، واتە نابینی لەسەر ژوورێک نووسرابێ HR. بۆ چونکە ئەو شێوازی بەڕێوەبردنە زۆری ماوە. ئەگەر چاکسازی باشی تیا بکرێ ئەکرێت، ئەگەر چاکسازی تیا بکرێ ئەکرێ لە ماوەیەکی نزیکە تۆ بێ بە سیستمی سەردەمیانە دەستگاکانت بەڕێوەبەریت. بەڵام وەکوتم تۆ ناچار نیت نە لە ڕێکخراوەکەت نە لە دەستگاکەت، نە ئەوەی کە تۆ ئێستا بیری لەکەیتەوە لە ئایندا ببی بە خاوەنی کۆمپانیای خۆت، ببی بە خاوەنی کاری خۆت، ببی بە خاوەنی ڕێکخراوی خۆت. تۆ ناچار نیت ئەو قۆناغە مێژوویانە لە سەرەتاوە دەست پێ بکەیت. یەکسەر ڕاستەوخۆ ئەتوانی بە سوودوەرگرتن لە زانستی سەردەم تۆ بیت کارەکەت بەڕێوەبەری. جا هەموو ڕێکخراوێک لە پێکهاتەکەیە کۆمەڵێ بەشی هەیە. یەکێک لەوانە Finance and Accounting، واتە دارایی و ژمێریاری. پێچێ هەر لە کۆنەوە ئەمە یەکسەر زانراوە. کاتێک کە تۆ شتێک بەڕێوە ئەبەی پێویستت بە پارە هەیە.
ئەمە سەرەتاییترین ئایدیایە، سەرەتاییترین بیرۆکەیە کە تۆ لە بەڕێوەبردننی هەر پرۆژێک لە بەڕێوەبردننی هەر دەستگایەکە هەیە بەمێشکە کەواتە بەڕێوەبردننی دارایی و ژمێریاری بابەتێکی زۆر کۆنە. یعنی ئەگەر ئێمە بڕین تەماشای مێژوو بکەین یۆنانیەکان دواتر وەرە بۆ سەردەمی دەوڵەتی ئیسلامی زۆر گرنگی بە وەرگێڕانی بیرکاری و ژمێریاری درا کە ئەو ئەزموونەی یۆنان بگوازرێتەوە، ئەو ئەزموونەی ڕۆمانەکان بگوازرێتەوە بۆ جیهانی ئیسلامی و کۆمەڵێک لە خەلیفەکان هاتن پارێکی زۆر باشیان تەرخان کرد بۆ وەرگێڕانی هەموو ئەو زانیاریانەی کە ئەکرا ئەوان حکوومەتی پێ بەڕێوەبەرن. کۆمەڵێک کەسی زۆر باشیان هێنا، کۆمەڵێک زانایان هێنا بە وەرگێڕان و بە دەستکاریکردن و باشکردن و پێشخستنی توانیان زیاد لە 1000 ساڵ ئەوان ئەو هەموو وڵاتانە لە بەردەستیانە بووە، بەیتولمال هەبوو، حسابات هەبوو، دارایی هەبوو. واتە ئەمە مۆزوعێکی کۆن، ئەمە ئازایەتیتانە. بەڵام لە ئێستاشا کە تۆ دەستگایە بەڕێوەبەری زۆر ئاسانکاری هەیە، تۆ توانین بە بەکارهێنانی کۆمەڵی پرۆگرام بە تەکنۆلۆژیای سەردەم تۆ ئەتوانی زۆر بە ئاسانی با سوودوەرگرتن لە شارەزایەک لە بواری فاینانس و ئەکاونتین تۆ توانی ئیشێکی زۆر باش پێ لەمڕۆوە. پاشان بەڕێزان یەکێک لە بابەتە زۆر گەرمەکانی سەردەم، یەکێک لەوانەی کە بەردەوام توێژینەوەی تیاکرێت، زۆرێک لە زانکۆکان بەردەوام کاری تیاکەن و لەم لاولولا کۆرسی تایبەتی بۆ کرێتەوە، کتێبی لەسەر چاپەکرێ، فرۆش و بازاڕسازیە. بابەتێکی زۆر گرنگە، چونکە ئەگەر تۆ کاتێکە بەرهەمێکت هەیە ئەم بەرهەمە فرۆشی باش نەبێت، نەزانی چۆن بازاڕسازی بۆ ئەکەی، تۆ ناتوانانی بگەی بە ئامانجە داراییەکەت. هاوکات بابەتی بازاڕسازی فراوانترە لە فرۆش. واتە تۆ ئەگەر تەنها بتەوێت ڕێکخراوێکی خێرخوازی بەڕێوەبەری، تۆ پێویستت بە مارکێتینە، واتە پێویستت بە بازاڕسازیە. تۆ ئەگەر تەنها دەستگایەک ڕێکخراوێ بەڕێوەبەری کە وەکووتم کاری خێرخوازی ئەکا، تۆ پێویستە بیر لەوە بکەیتەوە کە لە بازاڕسازیە سەرکەوتوو بیت، چونکە ئەمە یەکێکە لە بەشە زۆر گرنگەکانی بەڕێوەبردننی دەستگا و ڕێکخراوەکان. تۆ ئەگەر پرۆژەیەکی خەیریت هەبێ، چۆن ئەتوانی وا بکەی خەڵک بێ بەدەمیەوە؟ ئەگەر تۆ نەزانی وا بکەی خەڵک بێ بەدەمیەوە، کەواتە ئەو پرۆژە خەیری تۆ ناگا بەو کەسەی کە تۆ ئەتەوێت. بۆ نمونە تۆ جۆرێک لە کەلوپەرکۆ ئەەکەیتەوە بۆی دابەشێکی بەسەر جۆرێک لە هەژاران. جا ئەگەر تۆ بازاڕسازیەکەت لاواز بێ، زۆرێک لەو دابەشکردنە بە هەڵە دابەشەکرێ، دوایی ئەزانی تۆ هەڵەی گەورەت کردووە لە دابەشکردنە، کەسانێک هەبوون مستحق بوون، بەڵام تۆ ئەوانت نەبینیون، بەرچاوت نەکەوتون، ئەوان بە تۆیان نەزانیوە. بۆ چونکە تۆ نەتزانیوە بازاڕسازی بکەیت. کەواتە چه حیزب، چه حکوومەت، چه کۆمپانیایك، چ تەنانەت ڕێکخراوێکی خێرخوازی پێویستە زۆر زیرەک بێت لە بازاڕسازیە. و کاتێک یێتە سەر ئەوەی کە بەرهەم و خزمەتگوزاریەکە هەبێ، بە دڵنیایی تۆ پێویستت بە بەڕێوەبردننی فرۆشە. بەڕێوەبردننی فرۆش بابەتێکی زۆر گرنگە، لێهاتوویەکە کە تۆ بۆ نمونە ئێستا کە زۆرێک لە کۆمپانیاکان ئەو کارمەندانەی کە هەیەە ئیشی مەندووبیەکەن، ئەمانە پێویستە کۆرسی تایبەت ببینن لەسەرەوەی کە چۆن بفرۆشن، و ئەو کەسەی کە ئەم بەشە بەڕێوە ئەبا پێویستە بابەتێکی گرنگ بخوێنێ لەسەر سیلز فۆرس مانیجمنت. ئێستا ئێمە ئەگەر بۆ نمونە دەستگایەکمان هەبوو، ئەوە بەشی دارایی و ژمێریارێکی تەواو بوو، بەشی بازاڕسازیەکەشی تەواو بوو، ئەی بەشی تریش هەیە، دیپارتمنتی ترمان هەیە. یەکێک لەو دیپارتمنتانەی کە ئەمڕۆ لەم سەردەما زۆر کاری لەسەرەکرێ، ریسێرچ ئەند دیڤلۆپمنت مانیجمنت. ریسێرچ ئەند دیڤلۆپمنت مانیجمنت چییە؟ تویت بە توێژینەوەیەک، بە گەڕان بە دوای زانیاریەکی دروستە، بە گەڕان بە دوای ئەوەی کە چۆن ئەم کارە بکرێ باشترینە، چی بکەی بۆی کەمتری تێبچێت، چی بکەی بۆی داهاتەکە زۆرتر بێت، چی بکەی بۆ ئەوەی کە ئەم کۆمپانیا باشتر بەڕێوە ببرێ، چی بکەی بۆ ئەوەی کە تۆ ڕوبەڕووی چەبڕکێکارەکانە بیتەوە. ئەمانە شتانێک نییە تۆ تەنها لە ماڵەوە دانیشی بیری لێکەیتەوە، تۆ پێویستە پەنا بەریتە بەر توێژینەوە. جا
کۆمپانیا گەورەکان ئێستا یەکێک لەوە چێ بیر لە ئیشێکی زۆر بچوو بکاتەوە بەڕێزان تۆ ئەتوانی ئیسفادە لە هەموو ئەم زانیاریانە بکەیت لە بەڕێوەبردننی دوکانێکی بچووکیشە بەڵام کاتێتە سەر ئەوەی کە کۆمپانیایەک بەڕێوەبەری کە پارێکی باشی بۆ تەرخان کراوە بەڕاستی بە شێوەیەکی سادە و دوور لە ڕێگا زانستی و ئەکادیمیەکە ئەگەر بەڕێوەی بەری ناگەی بە شتێکی وە بۆیە زۆربەی کۆمپانیەکانی دنیا باشترین ئەکادیمیەکانی ئەم بوارانەیەنن هەتاوەکو لە تۆپ مانیجمنتەوە دایان بنێن واتە تۆ ئێستاکە ئەتوانی بڕۆی بزانی کۆمپانیا گەورەکانی دنیا CEOەکانیان کێن واتە بەڕێوەبەری جێبەجێکارەکانیان کێن زۆرێک لەمانە خاوەنی ماسترن لە بەڕێوەبردنە یان لە کارگێڕیە بۆ چونکە کاتێکە بەشەکان زۆرە بن ئەگەر تۆ بەم شێوە زانستیان کار نەکەی و پشت نەبەسی بەو هەموو توێژینەوەیە تۆ بە دڵنیایی زەرەرەکەی بۆیە زۆرێک لەم کۆمپانیایانە پارە ئەیەن و هاوکاری ئەو کەسانەکەن کە بە تایبەتی دکتۆرا ئەخوێنن کە بێن توێژینەوەکان لە بوارێکا بکەن بە قازانجی ئەم کۆمپانیایە بێت جا ئەمەش یەکێکە لە بەشە گرنگەکە مەرج نییە ئەمە لە زۆرێک لە کۆمپانیەکان پێویستیان بەوە بێ ئەوان ئەتوانن بە ڕاوێژکاری زۆرێک لە ئیشەکانیان لە ئێستا ڕاپەڕێنن پاشان بەشێکی تر کە بەشێکی سەرەکیە لە کۆمپانیا بەڕێوەبردننی بەرهەمە پرۆدەکشن مانیجمنت ئیتر ئەمە چ بەرهەم بێت چ جۆری خزمەتگوزاری بێ تۆ لە کارگەیەکەوە بیگرە هەتاوەکو کۆمپانیایەکی گەورەی کڕین و فرۆشتن هەتاکو کۆمپانیایەکی گەورەی گەیاندنی بۆ نمونە کە لە بواری لۆجیستیکیا کارەکات هەموو ئەمانە ئەم بەشانیان زیاد و کەم تایە واتە بە شێوەیەکی سەرەکی ئەم بەشانە باسەکەم بە شێوەیەکی سەرەکی لە زۆربەی کۆمپانیا و دەستگا و ڕێکخراوەکانە هەیە مەرج نییە بەرهەمەکات تۆ بۆ نمونە بەرهەمێکی خۆراکی بێتە پێشاو بەرهەمێکی شتێبێک کە دەستی لێبێ فیزیکەڵ بێ منە مەرج نییە پاشان بەشە زۆر گرنگەکە کە جاران لە بەڕێوەبردنە هەر نەبوو ئەگەر تۆ بپرسی لە کەسێکە لە ساڵی 60ەکان و لە 70ەکان و لە سەرەتای 80ەکانە لە تەنانەت زانکۆیەکی پێشکەوتوش بەڕێوەبردننی خوێندبێ کارجێڕی بەڕێوەبردننی خوێندبێ پێ ئەچێ هیومن ریسۆرسی هەر نەبیست بێ و نەی خوێندبێ ئەم شەو من باز لەوە ئەکەم کە چی وای کردو ئەم بابەتە زیاتر حساس ببێت یعنی زۆر هەستیار بێ ئەم بابەت سەرەتا باز لەوە بکەم کە بەڕێوەبردننی سەرچاوەی مرۆیی چییە کاتێک ئێمە ئەڵێین مرۆییەکان مرۆڤ هیومن ئێمە مەبەستمان پێی کەسێ نییە کە بێت شتێکی لێ بکڕێ مەبەستمان پێی کەسێ نییە کە تۆ ئەتەوێ شتێکی پێ بفرۆشی مەبەستمان کەسێک نییە کە تۆ تەنها پەیوەندیەکت هەیە لەگەڵیان نا ئێمە باز لە دەستگاکەکەین باز لە کۆمپانیاکەکەین ئەو کەسەی کە لەگەڵ ئەو کۆمپانیایە کارەکات یان مۆزەفێکی هەمیشەییە واتە کارمەندێکی هەمیشەییە یا کارمەندێکە بۆ ماوەیەکی دیاریکراوی یا بە جۆرە لە جۆرەکان کۆنتراکتێک عەقدێک هەیە ئەم کەسە ئەبەستێتەوە بەو دەستگایەوە جا ئێمە بۆچی ئەتوانین بەمە بڵێین سەرمایەی مرۆیی ڕاستیەکەی سەرمایەی مرۆیی ئێمە کاتێک کە باز لە سەرمایە ئەکەین پارەیەتە پێشچاومان پارەش ئەوەیە کاتێک کە تۆ ئەم پارەیە لە شتێکا بەکارهێنی بە مەبەستی ئەوەی کە داهاتێکی هەبێ و تۆ وەک بەرهێنانی تیاکەی بۆ نمونە بزنسێکی تیادا ئەنەی و هەوڵی ئیشەکە پێشکەوێ پارەکان زیاد بکات ئەمە سەرچاوەیە ریسۆرسە پارەکە ریسۆرسە بەڵام جاران پارەکە زۆر گرنگ بووە چونکە مرۆڤەکان زیاتر کرێکار بوون واتە تۆ کە کۆمپانیایەکە هەبووە مرۆڤەکانە زۆر بەراوە گرنگ نەبووە یەکسەر وتوتە من پێویستم بە 50 کرێکار هەیە بەڵام لە ئەمڕۆ کارەکان زیاتر بە مێشک ئەکرێن بە زیرەکی ئەکرێن بە
کۆمەڵێ لێهاتووی و سکیل ئەکرێن بە کۆمەڵە توانست ئەکرێن توانستی مرۆیی ئەمە شتێک نییە تۆ بڵێ زۆر ئاسانە دیمادەم پێویستان بە 10 نەفرە با بڕین 100 نەفەردا بمەزرێنین یان تۆ بیر لەوە بکەیتەوە تەنها ئەو کەسانەدا بمەزرێنی کە پێت خۆشە داهاتێکیان هەبێت کە ئەمە لە کەڵچەری ئێمە شتێکە ئێمە ڕۆژانە تەعامل لەگەڵ ئەوە ئەکەین و ڕۆژانە چ بە باش چ بە خراپتی ئەکەوین جا شتێک هەیە پێوترێ competitive advantage واتە میزە تەنافوسیە ئەکرێ بڵین جیاکەرەوەی کێبڕکێکاری باشە competitive advantage چییە کۆمپانیایەک لەگەڵ کۆمپانیایەکی تر کاتێک کە کێبڕکێیەکەن شتێک وا ئەکا کە ئەمی تریان سەرکەوتووتر بێت ئەمی تریان باشتر بێت داهاتەکەی باشتر بێت باشتر فراوان ببێت زیاتر بۆ نمونە بتوانێت ئاسانتر بازاڕسازی بۆ بکات ئاسانتر کڕیار پەیاکات یەکسەر تۆ بیر لە شەریکەی کۆمپانیا ئاپڵ بکەرەوە بیر لە سامسۆن بکەرەوە بیر لە گوگڵ و ئەمازۆن و مەسەلەن بۆ نمونە کۆمپانیاکانی بەرەمێنانی ئۆتۆمبیل بیر لەوە کەیتەوە مە ئۆدیە MBA ڤۆڵکسواگنە تێسلایە باشە تۆ بیر لەوە کەیتەوە ئەم بەرهەمە مەسەلەن ئەم مۆبایلە تۆ بیر لەوە کەیتەوە ئەم مۆبایلە چاک بێ یەکسەر خەڵک بچێ بەدەمیەوە ئەی کڕێ بەڵام تۆ تەنها شتە مادیەکەیە بینی کێ بیری لەمە کردوتەوە کێ پلانەکەی بۆ داناوە کێ کاری تیا کردو بە وردیە کێ هاتووە زیرەکی و مێشکی تیا بەکارهێناوە مرۆڤەکان بۆیە سەرچاوە مرۆییەکان هۆکاری یەکەمن لە دروستکردنی competitive advantage ئەگەر لەم سەردەما بچی بەراوردکەی لە بینی کۆمەڵێ کۆمپانیا هەندێک کۆمپانیا بەهۆی نەبوونی کەسی زۆر زیرەکەوە بەهۆی نەبوونی ئایدیا و بیرۆکەی باشەوە هاتە دواوە ئێمە هەمومان نەزانین نۆکیا کە لە بەرەمێنانی مۆبایلە هاتە دواوە و کۆمپانیایەکی وەکو سامسۆن بەو خێرایە چوویە پێشەوە ئێمە ئێستاکە بیر لە لاپتۆپەکانمان بکەینەوە دێل HP و تۆشیبا سۆنی فوجیتسۆ زۆرێک لەم کۆمپانیانی کە ئەمانیان بەرەمێنە ئێمە بەس بیرمان لای ئەوەیە کە ئەمە شاشەکەی ئاوایە و مواصفاتەکەی ئاوایە و کامێرەکەی وایە و ئەوانە ڕاستە بەڵام کێ بیری لەو شتانە کردوێتەوە ئەوە ئەندازیارە زیرەکەکانن ئەوە بەڕێوەبەرە لێهاتووەکانن کە توانیویانە ئەو کۆمپانیا بەرنە پێشەوە ئەوە کارمەندە خاوەن لێهاتوویەکانن کە پرۆفێشناڵن لە ئیشەکەی خۆیانە بۆیە توانیویانە ئەو کۆمپانیایە پێشخەن ئەمیتر بۆ هاتە دواوە لەبەروی سەرچایەوە مرۆیەکانی لاواز بوو بۆیە competitive advantage یان جاکەرەوەی کێبڕکێکاری لە چیەوە سەرهەڵەیە لە سەرچاوی مرۆییەوە سەرهەڵەیە کۆمپانیایەک لە بوارێکە کارەکە بۆ نمونە کۆمپانیایەکە کە ماددە خاوەکەی نەوتی خاوە شتی لە دروستەکە ئێمە لە وڵاتێکی وەکو عێراق لەبەرەوەی کە وڵاتێکی دواکەوتوین کاتێگەڵین دواکەوتوین کێشەکە ئەوە نییە ئێمە کۆمپیوتەرمان نییە کێشەکە ئەوە نییە ناتوانین کارەبا بەرهەمبێنین کێشەکە ئەوە نییە کە ئێمە کۆمپیوتەرمان لەبەردەستانیە یان دەستی کارمان نییە یان تۆ بیر لەوە بکەرەوە ئەو هەموو نەوتە بۆچی ئێمە نەوتەکەمان هەرزان فرۆشی دەرەوەکەین و لەوێ کەسانێکی زیرەک کارەکەن ئەو نەوتی تو هەرزان فرۆشی کردووە ئەو کۆمەڵەشتی لێ دروستەکە و بە پارەیەکی زۆر باش ئەیفرۆشێتەوە بەت هەر ئەو مادانەی کە لە کانگەکانی وڵاتانی لای ئێمە دەریێت وڵاتێکی وەکو یابان ئەتوانێت بە گرام لەو مادەیە بە
تۆسقاڵ لەو مادەیە بەکارە بە شتێکی بۆ دروست ئەگا کە تۆ ئەبێ پارەیەکی زۆر زۆری پێبیتەوە بۆ کڕینی ئەو تۆزە. ئەوە بەچی دروست کراوە؟ ئەو کۆمپیتیتیڤ ئەدڤانتیجە چییە؟ ئەو جیاکەرەوەی بەڕکێکاریە چییە ئەوەی دروست کردووە؟ مرۆڤەکانن، ئەو کەسانن کە لەو کۆمپانیایە کارەکەن. ئەگەر نا سەرچاوەکە پارە لە وڵاتانێکی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پارە هەیە، دەستی کار هەیە، سەرچاوەی سروشتی هەیە. ئێمە کێشەمان سەرچاوەی مرۆییە، سەرچاوەی مرۆیی کە لێهاتووی کارەکەی هەبێت، ئەخلاقی پیشەیی هەبێت. و تۆ چۆن ئەتوانی ئەمە هان بیت؟ بۆ نمونە تۆ ئەگەر کارمەندێکی حکوومەتی هەرێم بی هەمیشە بیری لەوە کردوێتەوە اینجا خۆ ئەگەر ئیشی باش بکەیت و ئیشی باشیش نەکەی حکوومەت بەدەر لە ویژدان بەدەر لە پاڵنەرێکی ئەخلاقی وای کردو کۆمەڵە کەس بتوانە بە دڵسۆزی کارکە سیرێکی ئەو دەستگایە لە بەڕێوەبردنەکەیە هێندە دواکەوتووە نەیتوانیوە بە شتێک لە شتەکان هانی تۆ بە تاوەکو تۆ توانەکانی خۆت بخەیتە گەڕ. جا کەواتە کەسەکان گرنگن. ئێستا ئێمە شتێکمان هەیە بە ناوی خۆی، ئەچیتە هەر زۆرێک لە کۆمپانیاکان، زۆرێک لە ڕێکخراوەکان و بە تایبەتی کەرتی حکومی کە ئەچیتە ناو هەر بەڕێوەبەرایەتیەک ئەبینی شتێک هەیە بە ناوی خۆی. ئەڵێ بڕۆ بۆ خۆی با ئیمزایکەن بێنەرەوە و کتاب و ناکتابووکم ئەچیتە ئەم ژوور ئەچیتە ئەو ژوور. تەواو ئەم سیستەمە زۆر دواکەوتووە سیستەمی بیرۆکراسی. بەڵام من باسم لە خودی بەشەکەیە. بەشی خۆیی پێرسۆنێل ئێستا لە بەڕێوەبردنان نەماوە، واتە شتێکمان نییە بە ناوی خۆی. چیمان هەیە ئەرکی خۆی بە جوانترین و بە پێشکەوتووترین شێوە جێبەجێەکە؟ بەڕێوەبردنی سەرچاوە مرۆییەکە. واتە کاتێک کە تۆ ئەچی بۆ پەروەردە، بۆ تەندروستی، بۆ هەر یەکێک لە وەزارەتەکان کارەبە هەر بەشێک لەمان، ئەگەر بتەوێت لەوێ ببیتە کارمەند ئەتنێرن بۆ خۆی، ئیشت لەوێ هەیە و تۆ گەر کارمەندی ئەوێ بی زوو ئەتنێرنەوە بۆ خۆی یان ذاتیە کۆمەڵێک کار جێبەجێەکە. ئەو کارانە بەداخەوە لەبەرەوەی هێشتا بیرۆکەکە هەر خۆیە و ئەمە عەقڵیەتی ساڵی حەفتاکانە ئەبینی کارەکە زۆر ناڕەحەت بەڕێوە ئەبرێ. واتە ئەو کەسەشی هەرچەندە لێهاتووی و زیرەکی هەیە لەبەرەوەی هەر لەم جۆرە سیستەما کارەکە زۆرێک لە توانە لێهاتوویەکانی بەزایە ئەڕوا و خودی دەستگاکە زۆر شتی بەزایە ئەڕوا لەبەرەوەی کە لە بری HR خۆی هەیە. باشە، کەواتە ئێمە لەم سەردەما پێویستە بزانین هیومن ریسۆرس چییە و ئێمە چۆن بەشی ئەو بەشەی کە ئێمە وا لێ ئەکا لە کێبڕکێکارەکانمان بچینە پێشەوەکە بەشی HR بین گرنگێکی تایبەتی پێبین. بۆیە هیومن ریسۆرس مانیجمنت کۆمەڵێ زاراوەمان هەیە. بۆ نمونە کاپیتاڵ مانیجمنتمان هەیە، واتە بەڕێوەبردنی سەرمایە. بەڵام ئێستا چیمان هەیە لە کاپیتاڵ مانیجمنت؟ هیومن کاپیتاڵ مانیجمنت، واتە سەرمایی مرۆیی، بەڕێوەبردنی سەرمایی مرۆیی کە چ بڵێ هیومن کاپیتاڵ مانیجمنت، چ بڵێ هیومن ریسۆرس مانیجمنت، چ بڵێ پیپڵ مانیجمنت، تقریبا هەر یەک بیرۆکەیە. بەڵام پێرسۆنێلەکە تۆ تەنها دەستگایەکی لەسەرەوە بۆ خوارەوە کارمەندەکان وەکو ئەوە ببەی بەڕێوە کە ئەمانە چۆن تۆ ئەبی بە بەرپرسی کارێک کۆمەڵە کرێکارە لە بەردەسایە ئیشەکەی تۆ بەزەوەیە ئەم کرێکارانە پارەکەیان پێبیت و بۆسی بە دیارانە ئیشەکەیان بکەن. ئێستاکە دەستگاکان زۆر لەوە پێشکەوتترن کە پشت بە توانە جەستەییەکانی مرۆڤەکان ببەن. بۆیە بەڕێزان ئێستا چی گرنگە؟ نۆڵێج، واتە معریفە گرنگە. معریفە توانە زینیەکانی کەسەکە گرنگە. تۆ کاتێک کارمەندێکی هەیە ئەم کارمەندە ناتوانێت دێ ڕێبەرێکی بنووسێ کەواتە بە کەڵکی ئەو کارەی نایەت، کاتێککە ناتوانێت عەریزەیەک بنووسێ، کاتێککە ناتوانێت بۆ نمونە کۆمپیوتەرەکەی بەردەستی بە باشی بەکاربێنێ، کاتێککە ناتوانێت ئیمێیل بەکاربێنێ. ئەمانە خۆ سەرەتاییترین شتن کە بەڵام چییە؟
زەینین. بابین تەماشایەکی مێژوو بکەین هەتا ساڵی پار لە 1970 تەنها لە سەدا 70 لە بەڕێوەبردننی مرۆڤەکانە ئێمە پێویستمان بە مێشکی مرۆڤەکان هەبووە. وا باشتر بێت مێشکی مرۆڤەکان پێویستمان بە مەعریفەی مرۆڤەکان و توانازەینیەکانی مرۆڤەکان هەبوو لە 1970. لە 1930 کەمێک دنیا پێشەکەوێت لە سەدا 30 پێویستمان بە معریفەی کەسەکانە. واتە لە 1970دا ئەگەر 100 کەس کاری بۆ بکردینایە تەسەوورکە لە سەدا 83یان بەس توانە ماسکوگیەکانی ئەم کەسەمانەویست بڕوا بێت هەڵگرێت بشکێنێت دابنێت. لە 1930 لە سەدا 30 لە 1970 کە ئێمە عەقڵێتی بەڕێوەبردنمان هەیە و کاتەیە لە دەستگاکانە لە کوردستان و بە شێوەیەکی گشتی لە عێراق تەنها لە سەدا 51 واتە لە سەدا 51 ئەتیمادی لەسەر معریفە و لەسەر مێشک. بەڵام لە 2000 گەشتووەتە لە سەدا 62 لە 2020 تا گەشتووەتە لە سەدا 75 واتە ئێستا کە 2021 لە 75 زیاتر بە تایبەتی لەم سەردەمی کۆرۆنا کە ناچاری کردین پەنابەرین بۆ تەکنۆلۆجیا لە هەموو بوارەکانە ئێستا ئەزانین کە ئێمە پێویستمان بە توانازەینیەکانی مرۆڤەکان نەک ماسوولکەکانیان. ئێستاکە ئامێرەکان ڕۆبۆتەکان زۆرێک لەمانە ئەتوان زۆر کارمان بۆ بکەن. جاران ئەگەر بە چەندین کارمەند تۆ نەتوانیوە کاری دارایی دەستگایە بەڕێوەبەری. من خۆم ساڵی 2003 لە شوێنێک ئیشمە کرد کاتێکە داتایان هێنا ئەبوایە داتاکانیان دانە بەدانە بەدەست لە کۆمپیوتەرەکە چاکردایە بەس لەبەر چی؟ لەبەروی نەیانەزانی ئەکسڵ بەکاربێنە. کاتێکی زۆر وزەیەکی زۆر سەرفەکرا بەس بۆ ئەوەی قائمەیەک چاکرێت لەبەروی نازانرا کەس نەیەزانێت. بۆیە دوایی کە زانیان چۆن ئەم پرۆگرامە بەکاربێنن هەموو مانگە ئیشی 2-3 ڕۆژیان نەما پێویستیان بەو کارە نەما کە 2-3 ڕۆژ کاتیان لەگەڵا بردەسەر. بۆیە بەڕێزان ئێمە لە سەردەمێکە ئاژین و بەرەو ئایندەیەک ئەچین. پێویستە زۆر وریایانە ئێمە بزانین بەرەو کوێ ئەڕۆین. ئێمە بەرەو ئەوە ئەڕۆین کە زۆر بە وردی زۆر بە شێوەیەکی زانستی بتوانین بەڕێوەبەرێکی باشی سەرچاوە مرۆییەکان بین، بتوانین بەشێکی کارامان هەبێ لە دەستگاکەمانە لە کۆمپانیان لە ڕێکخراو لە حیزب لە حکوومەت کە ئەمە بەباشی بەڕێوەبەرێ بە دڵنیایی. بەس هیومن ریسۆرس باشکە زۆر شت بۆ خۆی باشە بێت. کە بۆ نمونە ئێمە لە بەڕێوەبردننی سەرچاوە مرۆییەکانە پێویستە کەسێک دابمەزرێنین. ئەگەر ئێستاکە کە گرفتی مەسەلەیەکێک لە گرفتە گەورەکانی حکوومەتی هەرێم ئەوەیە پێشتر نەیزانێت چۆن خەڵک دابمەزرێنێ. خەڵکانێکی زۆری دامەزراندووە ئێستا گیری خواردووە بەدەستیانەوە یان کەسانێک ئەمە بەدەر لەگەم دەڵی یعنی بەدەر لەوەی کە خەڵکانێک بە درۆوە ناویان نووسراوە ئەسڵەن مەوجود نین یا تەنها نووسراون بۆی معاشەکەیان پارەکەیان بدزرێ. ئەم شتانە هەبووە و کراوە. من باس لەوە ناکەم، من باس لەوە ئەکەم ئەو بەڕێوەبەرە ئاقڵ و زیرەک و دڵسۆزەی کارەکەی کردووە باشە. بەس لەبەرەوەی لە زانستی بەڕێوەبردن لە سەرچاوە مرۆییەکان شارەزانە بووە کاتێک کە کەسێکی دامەزراندووە با بە دڵسۆزیش دایمەزراندبێ نەیزانیوە کێ دابمەزرێنێ و چۆن دایبمەزرێنێ و لەسەر چ کارێک دایبنێت. چونکە ئەمانە هەموو توێژینەوەی زۆری لەسرە. تۆ پێویستە بە کۆرسێکی تایبەت بیخوێنی و تۆ پێویستە ڕاهێنانی لەسەر ئەنجام بی و تۆ بیت لەم بوارە مطالعات بکەی بخوێنیتەوە هەتا وەکو بە شێوەیەکی سەردەمیانە تۆ بزانی چۆن کەسێک دیاری جا بەس دیاریکردنی کەس کە ئەمە یەکێکە لە کارەکانی هیومن ریسۆرس کە پێویستە بە وردەکاری بیکەی. تۆ ئەگەر لەمە بۆ نمونە
ئەکرێ لە شارێکە 100 کەسی لێهاتوو هەبن تا تۆ کارێک بە یەکیان بسپێری. ئەگەر تۆ لە بەڕێوەبردننی سەرچاومڕیەکان لێهاتوو نەبی، پێ ئەچێ ئەو ڕۆژەی تۆ دائەنیشی بە دیار ئەوەی کە چاوپێکەوتن بکەی لەگەڵ ئەو کەسانی داوایان کردو لە کۆمپانیای ئیشکەن، لەوە ئەچێ لەو 100 کەسە هیچ کەسیان نەهاتبن. کەواتە تۆ هەڵەیەکی گەورەت کردووە، نەتزانیوە چۆن پرۆسەی دامەزراندن جێبەجێ بکەی کە خەڵکە زیرەک و لێهاتووەکەی کە تۆ ئەتەوێ بێ بەدەم داواکەتەوە و بڵێ من ئەمەوێت لەو شوێنە کار بکەم. وە کاتێک کە تۆ نازانی چۆن ئیش لەگەڵ CV بکەی، نازانی چۆن ئیش لەگەڵ چاوپێکەوتن بکەی، و تۆ نازانی چۆن ئەم کەسە ئاراستە بکەی، دواتر نازانی ڕاهێنانی پێ بکەی، نازانی فێری کەی، نازانی هانی بی، هەموو ئەمانە ئەبێتە کێشەی زۆر گەورە و شکستی زۆر گەورەی بەدواوەیە. جا بەڕێزان، ئێستا بۆ نمونە لە بەڕێوەبردننی سەردەمیانە، باشە؟ بەڕێوەبردننی سەردەمیانە بۆ بەڕێوەبردننی سەرچاومڕیەکان ئێمە ئیشمان لەسەر چییە؟ Human Resource Strategy and Planning. ئیشمان ئەوەیە، هەدەفەکە ئەوەیە کە ئێمە بەڕێوەبردننی سەرچاومڕیەکان بین بە شێوەیەکی استراتیژیانە. کاتێک ئەوترێ استراتیژی، یەکسەر ئەبێت بیرە بۆ چی بڕوە؟ بیرە بۆ بەیانی و دوو بەیانی و مانگێکی تر و ساڵێکی تر نەڕوە، بیرە بۆ ساڵانی ئایندە بڕوە، چەند ساڵێکی تر. باشە؟ لە Human Resource Strategy and Planning تۆ پێویستە بزانی کە بەڕێوەبردننی سەرچاومڕیەکان لەسەر کۆڵەکەکانی کامانن، کۆڵەکە سەردەمیانەکانی بەڕێوەبردننی سەرچاومڕیەکان کامانن، ئەم کۆڵەکانە بەچی باشەکرێن. واتە لە نێوان ئەوەی کە ئێستاکە لە بەرچاوتان هەیە، من نووسیومە Human Resource، باشە؟ چیمان هەیە؟ ئایتیمان هەیە، تەکنۆلۆژیای زانیاریمان هەیە لەم سەردەما. لەم سەردەما چییە؟ ئۆرگانیزیشن، ڕێکخراو، سۆشڵ میدیامان هەیە کە ئەمانە بەنسبەت ئەو دەستگایانی کە زۆر بە شێوازێکی کۆنەبرێن بەڕێوە، هێشتا نازان گرنگی و بایەخی ئەم بابەتانە چییە. ئایتی چییە؟ سۆشڵ میدیا چییە؟ کۆنترۆڵین. جا چ ڕێکخراو، ئۆرگانیزیشن، ئیدارەکردنی و ئەو ڕێخستنە، چ تەکنۆلۆژیای زانیاری، چ سۆشڵ میدیا واتە تۆڕە کۆمەڵایەتیەکان، چ کۆنترۆڵکردن، ئەمانە کە پایە ئەساسیەکانی بەڕێوەبردننی سەرچاومڕیەکان لەم سەردەما ئەبێ لەمانەوە ئێمە ئیش لەسەر چی بکەین؟ تەرکیزمان لەسەر Human Resource Strategy and Management بێت. بەڕێوەبردننی سەرچاومڕیەکان بە شێوەیەکی پلاندار و نەخشە بۆ داڕێژرا و بە شێوەیەکی استراتیژی، بە شێوەیەکی ئایندە بینانە. ئەم نێوەندە بەچی ئەکرێ؟ ئەم نێوەندە بەمە ئەکرێ بەڕێزان، چۆن بەخشش و هاندانە هەبێت. ئێستا بۆ نمونە تۆ ئەچی لە ڕێکخراوە کارەکەیت، لە ڕێکخراوەکە خۆتت کوشتووە، دڵسۆزیەکی کردووە وەک ئەوترێ بۆ ماڵی باوکتی ناکەیت، بەڵام کۆمپانیاکەیەت تەقدیری تۆەکە، ڕۆژێ بانکەکەن 25,000 تێن، ئەڵێن لەبەرەوەی ئەم ماوەیە دڵسۆز بووی، تۆ هەرچی سەیرەکەی، ئەمە پارەی 2 سەعات کارکردنە، تۆ مانگێکە زۆر دڵسۆزیت. بۆ چکە بەڕێوەبەری سەرچاومڕیەکان پێویستە ئەوە بزانێ کە بە هەموو بوارەکان هانی کارمەندەکە بات. پێ ئەچوو دروستکردنی بڕوانامەیەک بۆ پێزانین دەستخۆشی، یان تەنها بەڕێوەبەر 2 جار بانگی کردایە یا بچوایە بۆ لای سەردانێکی بکردایە، دەستخۆشیەکی بەدەمی لێ بکردایە، زۆر بەبایەخترە بوو. کەواتە بەڕێوەبەری سەرچاومڕیەکان پێویستە زۆر شارەزا بێ لە ناسینی کەسەکان و تەعاملکردن لەگەڵ کەسەکان. ئەم کەسە لە شوێنی خۆیە تۆ بزانی 5,000 بۆ سەرف بکەی بە دڵنیایی زۆر کاریگەری ئیجادیە بێت.
ئەگەر نەزانی چۆن ئەمەی بۆ ئەەکەی پارەکە زۆرتر بێ مەرجنیە کاردانەوەیکی باشتر بێت و ئەنجامێکی باشتری لێ چاوەڕام جا بەخش و هاندان چۆن هانی خەڵکی چۆن دەستخۆشی لە خەڵکێکی چیەکی بۆ ئەوەی کە خەڵک مەبەستم ئەو خەڵکانەیە کە لەناو دەستگاکە لەناو کۆمپانیاکە لەناو بەڕێوەبەرایەتیەکە کارەکە فێربوون و ڕاهێنان ئەمانە چۆن سەردەمیانە ڕاهێنانیان پێکی ڕاهێنان بابەتێکی زۆر زۆر گرنگە ئێمە ئەبینین کە لە کۆمەڵێ دەستگا چ حکومی چ ناحکومیەکان گرنگی پێدرێ بەڵام لە ئاستی پێویستان نییە پێویستە بزانین چۆن ڕاهێنەرێک هێنین ڕاهێنان بەم کارمەندانی تۆ بکە ئەم کارە بە باشی ئەنجام بە جا ئێمە هەر لە ترینینگ ئەکادیمی ئەزمموی ئەوەمان هەیە کە جاری وا هەبوو کەسێک کارێکمان پێسپاردووە ئەم کەسە دوو قسەی بۆ کراوە سێ قسەی بۆ کراوە تۆ چی ئەکەی وەڵامەیتەوە ئەم مۆبایلەکە تەلەفۆنێکە بۆیە چی بڵێ زۆر زۆر کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئەو کەسی کە تەلەفۆنەکەکە بێت بەشداری بێ لە یەکێ لە کۆرسەکان بۆ چونکە ئەم کەسە چەند ڕاهێنانێکی کەمی پێکراوە دوو جار پێی دووبارە کراوە عادی چۆن نەیڵێیتەوە ئەمە باشە نانە ئەو کەلیمە بەکارمێنە ئەمە بەکاربێنە جا تۆ وەرە لە جیاتی ئەم کاتژمێرە تۆ بیت ئەم کارمەندانی ئەم کۆمپانیای خۆت بێنی فێریانکەی چۆن بە ئەتەکێت بن لەگە خەڵک هاتووە ئەچیتە کۆمپانیایەک ئەچیتە دەستگایەک ڕێکخراوێک شوێنێکی حیزبی یەکسەر ئەزانی کە ئەمە بەڕێوەبردنەکەی باشە یا خراپە بە چیە بە ئەتەکیت کارمەندەکانە بۆ نمونە هەر لە دوورەوە ڕۆین یەکسەر نەفەرێ بەدەنگێکی بەرز هاوارێکەکە لە کارمەندێکی تر یان ئەچیتە شوێنە سێرەکی بەڕێوەبەرەکە لای تواز لۆمەی کارمەندێکی ئەکات یەکسەر ئەزانی ئەمانە ئەتەکێتیان نییە ئەمانە لە ئاستی ئەم سەردەمانی بەڵام جاری وا هەیە بەچی بۆ شوێنێک مەرجنیە دەستگایەکی زۆر پێشکەوتوش بێت کەچی سەیرەکەی گەنجێکێت بە خێرهاتنتەکە فەرمودیەکە لە شوێنە داتەبنێ بە ڕێز و بە احترامەوە دوو قسە ئەکات تۆ بەهۆی ئەوە ئامادەیتیایە 20 خولەک لەوێ بە تەنها دابنیشیت و چاوەڕێ بکەیت بەڵام لە شوێنێکی تر پێچێ هەل لە 5 دقەی یەکەمە تۆ زۆر زۆر بێزار دەبی بۆ چونکە ئەوانەی لەوێ کارمەندن فەرقی هەیە ئەم زانیوێتی کێ دائەمەزرێنێ ئەم زانیوێتی ئەو کەسی دایمەزراندووە چۆن دەرسی پێڵە چۆن تەمرینی پێەکات چۆن ڕاهێنانی پێەکە بۆ نمونە دیاریکردنی کاندید تۆ چۆن کەسێک دیاریەکەی بۆ ئەوەی کە ئەم کەسە دوایی هەڵبژێریت بۆ ئەوەی ببێ بە کارمەند لای تۆ دایمەزرێنی پەردان بە تواناکان ئێمە زۆر جار شتی وامان بینیوە بەتایبەتی لە بەڕێوەبردنی لە بەڕێوەبەرایەتی حکومیەکان بۆ نمونە پزیشک هەر بە نمونەی واقعی پزیشک نێراوە بۆ ئەوەی کە کۆرس ببینێ کە چۆن کار بە مۆلیدەکە بکات یعنی ئەم شتانە خەڵکی کوردستان نەزانن ئەمانە سەیر نین ئەمانە ڕۆژانە بیستوێتی ئەزانێت بۆ نمونە هەر لە ئاستی وەزارەت من بەڕێوەبەری گشتی هەبووە پێی وتوویەتی فڵان کۆنفرانس گیراوە من قەرار بۆ بچم کە بۆ نمونە کۆنفرانسەکە لەسەر چی بووە لەسەر پەروەردەی تایبەت بووە وتوویەتی من قەرار بۆ بچم من ئینگلیزی ئەزانم خۆم بەڕێوەبەری پەروەردەی تایبەتم کەچی کەسێکی تر نێراوە کە ئینگلیزیش نازانێت تەنها پەیوەندیشی ئیداری هەیە لەگەڵ ئەم بەشە جا ئەم کەسە ئەڕوا بۆ کۆنفرانسوێتەوە چی فێرە بێ باوەڕکەن بەس ئەوەیە دوو ڕۆژی خۆش بەڕێوە ئەبا چێژ لە ئۆتێلەکە ئەبا ئەچێ تۆزی ئەگەڕێکەوە تا ئەم پارە زۆرە کە جاری وا هەبوو چەند هەزار دۆلار سەرف کراوە بۆ کەسێک کە نێراوەتە دەرەوە تاکو کۆرسێ ببینێ ئەمە بۆ پەردانی بەڕاستی تواناکان نەبووە ئەمە بۆ ئەوکوڵێت جۆرێکە لە گەندەڵی جۆرێکە لە ڕاستیکردنی ئەموو ئەو و هیچ کات ئەوە پێی ناوترێ بەڕێوەبردنی سەرچاوی مرۆی یان بۆ نمونە هێشتنەوەی کارمەند ئێمە دەستگامان هەیە پارێشی لە بەردەسایە شتەکانیشی زۆر پێشکەوتون بەڵام لە بەڕێوەبردنی سەرچاو مرۆیەکانە
سەرکەوتوو نەبووە بڕۆ یەکسەر ئەڵێی ئەوە بۆ وازی هێناوە لەو شوێنە ئەڵێ هەر من نیم بڕۆ تەماشاکە زۆرێک من بۆ هەموو شارەزاییەوە وا تەعامولیان لەگەڵا کردم من ئاوا ئیشم پێسپێرا من ئاوا مکافئەیانە کردم من ئەمە سەلاحیەتم بوو بۆیە تەماشاکەی هێشتنەوەی کارمەند زۆر گرنگە تۆ ناکرێ هەموو هەر ماوەیەک و کۆمەڵی کارمەند بێنیت و ئەمانە بێزارکەیت و بیان ڕەتێنی واز بێن و دیسان هیچتر بێنی ئەگەر هەر لە سەرەتاوە کەسانە بێنی گرنگیان پێبەی ئیتر ئەوان گرنگی بن بە کارەکەی خۆیان تۆ زۆر پێشەکەی بەدەستهێنانی لێهاتووی تۆ چیەکی بۆ ئەوەی ئەمانە یەکەم جار هەر لە سەرەتاوە کەسی خاوەن لێهاتووی بێنی پاشانیش چۆن ئەم لێهاتوویانی ئەو پەرەپێی جا بەڕێزان ئەمانە هەمووی ئەکرێ بە کۆرس دانە بەدانە جۆرەکانی بۆ نمونە بەخش و هەندان جۆرەکانی چییە و تۆ چۆن ئەتوانی بە کەمترین تێچوون بە باشترین شێوە تۆ هەندانە هەبێ و وابکی خەڵک بەدڵسۆزی کار بکات بۆ بەدڵهێنانی ئامانجەکانی ڕێکخراوەکە چونکە خودی ئامانجی بەڕێوەبردنی سەرچاوە مرۆییەکان ئەمەیە کە پرۆسەیەکە تۆ خەڵکەکانی ناو ئەو ڕێکخراوە بەڕێوە ئەبەی بۆ ئەوەی ئامانجەکان توانەکانیان بەکار بێن لە بەدیهێنانی ئامانجەکانی ڕێکخراوەکە بەڕێزان زۆر بە کورتی باسێک لە NLP ئەکەم کە پێ ئەچێ زۆر کەس شەیدای ئەم بابەتە بێ و من بە کورتی باسی یەکەم چونکە پێویست ناکات لەم لایڤێ ئەم شەومانە لەسەری بڕۆین کاتکەمە سەرەتا نێرۆلینگویستیک پرۆگرامین واتە پرۆگرامی یا بەرنامە ڕێژی زمانی دەماری دەمار مەبەستی مێشکە مەبەستی ئاعسابی ئینسانە جا بەڕێزان من هیوام وایە تا ئێرە لایڤەکە زۆر باش بێت گوێتان لە دەنگم بێت بەڵێ عەزیزان مێشکی مرۆڤ زمانەوانی هەموو ئەوەی کە ئەگرێ پەیامێ بگەێنێ چ زمانی جەستە بێ چ ئەو ڕوخسار بێ چ وشەکانە بێ چ ئەو ئاوازە بێ کە تۆ هەتەواتە هەموو ئەوەی کە ئەکرێت لە تۆ پەیامێک بگەێنێت پەیوەندیەک دروستکە ئەمە لینگویستیک پرۆگرامینیش زیاتر کە ئێمە باز لە واتە شێوەکانی ڕەفتار جا ئەمەش هەروەها پێویستی بە ڕوونکردنەوە بە وردەکاری زیاتر هەیە بەس من هەر بە خێرایی ئەوەتان پێ بڵێم کە ئامانجەکە چییە ئێمە چۆن بتوانین کەسەکان بەڕێوە بەرین لە هەموو ئەو شتانی باسم کردن چ لە دامەزراندن چ لە هاندان چ لە هێشتنەوەی ئەمان چ لە پەردان بە توانەکانیان لە هەموو جۆرەکانی بەڕێوەبردنی ئەم سەرچاوە مرۆییانە ئێمە چۆن ئەتوانین NLP بەکاربهێنین NLP یان نێرۆلینگویستیک پرۆگرامین ئەمە زۆر بەبی داتا و بەبی توێژینەوە ڕێگایەکە پرۆسەیەکی زۆر کاریگەرە لە بواری پەیوەندیە و تۆش کاتێکە مرۆڤەکان بەڕێوە ئەبی گرنگترین هەستیارترین بواری پەیوەندیە لەگەڵ ئەم کەسانە جا بەڕێزان بواری پەیوەندی خۆشی بابەتێکی گرنگە لە بەڕێوەبردنە کە پێوترێ کۆمیونیکیشن یا مانیجێریال کۆمیونیکیشن پەیوەندی کارژێڕی کە ئەمەش بۆ خۆی زانستێکە ئێمە چۆن بین لە بەڕێوەبردنی سەرچاوە مرۆییەکان تێبگەین چۆن بین لە پەیوەندی کارژێڕی تێبگەین پاشان بین لە NLP تێبگەین و ئەو کات ئێمە ئەو تەکنیکانی کە لە NLP هەیە ئەو بابەتە گرنگانی کە لە NLP کاریگەری دروستەکە واتە زۆرێک لە توێژینەوەکان ئەڵێن NLP کاریگەرە چۆن ئەم کاریگەریە تۆ گوازیتەوە لە بەڕێوەبردنەکە تا بەکاریهێنی بەڕێزان ئێمە ئەتوانین ئەو کات باز لە چی بکەین باز لەوە بکەین کە هەر خودی NLP سەرچاوەکەی چییە من ئەمشەو تەنها چەند خولەکێک کاتم هەیە کاتم نییە هەموو ئەمانە باسکەم و بۆ ئەوەشم نەنووسیەوە هەمویان باسکەم چونکە ئەمزانی
کاتەکە کەمە. بەڵام بۆ ئەوەی تۆ بزانی ئەگەر تا ئێسەش نازانی NLP چییە، بۆی بزانی NLP چییە. ساڵی هەفتاکان 1970 دوو کەسی زۆر ئەکادیمی لێ هاتوو. یەکێکیان ریچارد بندلەر پێیان ئەوت حەلکەری مەتەڵەکانی بیرکاری کۆمپیوتەر کە چارەسەرکاری نەخۆشی دەرونی بوو بە ڕێگەی گشتاڵت کە شارەزایانی بواری سایکۆلۆژیە زان گشتاڵ قوتابخانێکی ئەڵمانیە و باز لە چیەکە. ئەم کەسایەتیە لەگەڵ کەسایەتیەکی تر کە پرۆفیسۆری بواری زمانەوانی بوو، جۆن گریندەر، پێکەوە هاتن کۆمەڵی ڕاوبۆچوونیان گۆڕیەوە. پاشان ناچار بوون بیر لەوە بکەنەوە کۆمەڵێک کەس هەن زۆر کاریگەر و سەرکەوتون لە کارەکەیانە. بۆ نمونە ڤێرجینیا ساتێرە، فریتز پێرلزە، میلتۆن ئێرێکسۆنە. ئەمانە بۆچی ئەتوانن کێشەیەکی بۆ نمونە ڤێرجینیا ساتێر چۆن ئەتوانێت کێشەیەکی کۆمەڵایەتی کە دروستە بێ زۆر بە ئاسانی چارەسەریکە، بە سەدان کێشەی چارەسەر کردووە. بۆچی مەسەڵەن میلتۆن ئێرێکسۆن چەندین نەخۆشی دەرونی بە ئاسانی چارەسەر کردووە. ئەمانە هاتن توێژینەوەیان لەسەر ئەم کەسە سەرکەوتووە کاریگەرانە کرد کە هەر یەکێکیان لە قوتابخانەیەک بە باگراوندێکی جیاوازەوە کارەکە. بۆیان دەرکەوت خاڵی هاوبەشێ، خاڵە هاوبەشەکانیان هێنا سەیرەکەن ئەمە خاڵە هاوبەشەکانی مرۆڤە سەرکەوتوەکانە. کەواتە NLP چییە؟ NLP زانستێکە بۆ سەرکەوتن، بۆ ئەوەی کە تۆ کارێکی کاریگەری هەبێ و دەرەنجامی باشی هەبێت، دەرەنجامی خوازراوی هەبێت. ئەوەی کە تۆ لە دڵتا حەزەکەی NLP ئەو زانستە بێ بە تۆ بڵێ دەی ئەمە ئاوا بەدەستێت. زانستێک کە ئەوە بێ و ئەگەر بە ریچارد بندلەر بڵێ پێناسەی NLP چییە، خۆی ئەڵێ چی؟ ئەڵێ the study of individual experiences. باشە؟ بریتیە لە دیراسەکردنی ئەزموونی کەسی. ئەزموونی کەسی من چۆن بیرەکەمەوە، مێشکم چۆن کارەکە، چۆن تەعاملەکەم، عەقڵیەتی من چۆن چییە، چۆنەکەومە ژێر کاریگەری، بەچی خۆشحاڵە بم، بەچی دڵتەنگە بم، بەچی مرتاحە بم، بەچی ئەتوانم بە ئاسانی وام لێ بکە بەردەوام بم، چی وام لێکە بێزار ببم. ئەمانە هەمووی چین individual experience. NLP ئەوەیە کە تۆ ئەتوانی بنەماکانی ئەم زانستە بە دیراسەیەکی ورد تەمرینی لەسەرکەی بە کاتێکی کەم کەسەکە بزانی چی ئەگوزارێت، ئەم قسەیە یعنی چی، ئەم جۆرە ڕەفتارە چ مانایەکی هەیە. جا یەکەم شت خۆ دەناسیت. ئێستا جاری وا هەیە لە کەسێکە پرسی بۆچی بێزاری لە کارەکەت، ئەڵێ بەڕێوەبەرێکمان هەیە دایمە وا ڕەفتارەکە، بۆ نمونە خۆی زۆر بەش دەزانێت، یا ئەڵێ بەڕێوەبەرێکمان هەیە دایمە ئامۆژگاری تەکە، یا ئەڵێ بەڕێوەبەرێکمان هەیە هەرچی قسەکە لە جیاتی واو لێ بکە، حەزکی کارەکە بکەی واو لێکە بێزاربی لە کارە. ئەم بەڕێوەبەرە پێویستە خۆی بناسێت، پێویستە بزانێت چۆن پەیوەندی ئەگرێت، پێویستە بزانێت چۆن ڕەفتارەکە لەگەڵ خەڵکی تر. بە تایبەتی ئێمە لەوە ئەچێ لە بەڕێوەبەرێک کە بەڕێوەبەری بەنەمهێنانە کەمتر چاوەڕێی ئەوە بکەین کە بزانێت چۆن ڕەفتار بکات. بۆ نمونە بەڕێوەبەری تاقیگەیەک کە زیاتر کار لەسەر ئامێرەکانەکە و لەم بوارە کارەکە، ئەم کەسە ئەگەر نەشزانێت چۆن هانی خەڵک بە، چۆن ڕەفتاریان لەگەڵکە، چۆن بە ئەتەکێت بێ، کەمتر زەرەری هەیە وەک لە کەسێکە لە شوێنێکی هەستیارە کارەکە. جا بەڕێزان NLP ئەکرێت لەم ڕۆوە زۆر کاریگەر بێت کە ئێمە ئەتوانین باز لەوە بکەین NLP و فێربوون، کە وتمان فێربوون و ڕاهێنان چەند گرنگە لەسەر چاوەمرۆیەکانە. Eternal ecology کە ئێمە NLP پێمان دەڵێ هەموو کەسێ حاڵەتی ئێستەی هەیە و حاڵەتی خوازراوی هەیە، هەموو کەسێ ئەوێت لە ئێستاوە بڕۆ بەرەو حاڵەتی خوازراو. تۆ چۆن ئەمەی خۆتە دۆزیتەوە، تۆ چۆن ئەمەی کارمەندەکە دۆزیتەوە، یا ئەو کارمەندی کە پێکەوە کارەکە. The presupposition of NLP کۆمەڵێ پێشداوەری هەیە. ئەم پێشداوەریانە چین؟ ئەم تێڕوانینانەی تۆ بۆ دنیا، بۆ کار، بۆ ئیش، بۆ خۆت، بۆ دەوروبەرت،
ئەمانە ئەکرێت کاریگەرییان هەبێ ئەمانە چین و هەروەها ئەو سیستەمەی کە ئێمە لە ناو هەمانەوە لە دەروی خۆمانەوە هەمانە ئەکسسینگ کیوز چۆن ئێمە لەوێەوە بزانین کە تۆ مرۆڤێکی وێنەیت یان تۆ مرۆڤێکی دەنگیت یان تۆ مرۆڤێکی هەستیت و هەر یەکێک لەمانە بە چۆن قسەی لەگەڵکی چۆن ڕەفتاری لەگەڵکی ئەمە بە شێوازێک ئاوا کە من بە خێرایی باسیەکەم ئاڵۆز دیارە بەڵام کە تۆ هات و خوێند تەمرین لەسەر ڕۆژانە ئەزمونت کرد ئەو کاتە ئەزانی کارەکانت زۆر زۆر بۆ ئاسانە بێت جا بەڕێزان ئەکرێ بۆ نمونە کۆمەڵی فیلتەر و ئاکا کە تۆ لە پەیوەندیەکانتە سەرکەوتوو نەبیت کۆمەڵی فیلتەر و ئاکا پەیامەکی تۆ بە جوانی نەگا هەم لە NLP هەمانە هەم لە کۆمیونیکیشن مۆدل خۆی هەمانە بۆ نمونە زمان فیلتەر دروستەکە ئێمە چۆن بتوانین زمان بە باشترین شێوە بەکاربێنین و دوو مۆدێلی زۆر گرنگمان هەیە مۆدێلێک تەئسیر لە لاشعوری ئینسانەکە مۆدێلێکیش زانیاری بە مرۆڤەکی بەرامبەری ورد دەکاتەوە کە ئەوەی زانیاری ورد دەکاتەوە مێتا مۆدلە و ئەوەشی میلتۆن مۆدل ئەوە زیاتر باز لەوەیە کە چۆن تۆ پەیامەکان دەگەیەنیتە نائاگای کەسێک و هەروەها مۆدێلی پەیوەندی لە NLP چۆنە و ڕاپۆ چیە ڕاپۆ واتە پەیوەندی کاریگەر بۆ تۆ چۆن بتوانی پەیوەندیکی کاریگەر کرد ئومێدەوارم بەڕێزان ئەم بابەتەی باسم کردووە جێگی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت زانستێکی سەردەمیانەیە تۆ کە ئیخوێنی هەر لەگەڵ پەیوەندی گرتن لەگەڵ خۆت ناسینی خۆت ناسینی کەسەکانی دەوروبەر چۆنیەتی کاریگەربوون ئەمە زانستی کاریگەربوونە تۆ چۆن کاریگەربی لەگەڵ کەسەکان تۆ چۆن پەیامەکانت دەگەیەنی بە کەسەکان هەر لە بەڕێوەبردنی ماڵەکی خۆتەوە هەر لە بەڕێوەبردنی خودی خۆتەوە ماڵەکەی خۆت هەتا ئەوانەی کە پەیوەندیان لەگەڵا ئەگری و هەتا وەکو ئەو دەستگا ڕێکخراوی تۆ چ کارمەندی تایە ویان ئەگەر بەرپرسیارەتەکەت گەورەیە کە تۆ خۆت بەرپرسی ئەم سێ زانستە پێکەوە بخوێنی تۆ ئەتوانی بگەی بە کاریگەری لە کار و پیشەکەتە و بتوانی سەرکەوتنێکی زۆر باش بەدەست بێن من خۆشحاڵم ئەگەر توانی بێتم ئەو بابەتانم بە شێوازە باس کرد بێت کە جێگی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت هیوادارم کە بڕیار بن کە لە کۆرسەکە لەگەڵمان بن لەوێ بتان بینمەوە بە دڵنیایی زۆرێک لەم بابەتانە زانیاری ورتر گرنگتری تایە کە هەوڵەیەم کە هەمووی ڕوونکەمەوە و بە شێوەیەکی کردداری تۆ ناوبەناو کە بابەتێک ئەخوێنی بزانی تا هەفتەی ئایندە چی ئەزموونەکەی چی بەدەستێنی چ گۆڕانکارێک لە خۆت ئەکەی و بەم شێوازە تۆ بەردەوام بی هەتاوەکو سەرکەوتنێکی گەورە بەدەستبێنی لە ژیانی شەخسی خۆت و لە ژیانی پیشەیتا هیوای سەرکەوتن بەختەوەریتان بۆ خوازم تا کاتێکی تر تا لایڤێکی تر تا بەشداریکردنتان لە کۆرسەکە لەوێتان بینمەوە هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ